دەم باش تەماشەوان نجا کریزا نهایا عێراقê û tûmetbarkirina Tariq Haşimî ev e nav û nîşanên tewarê îro yê bername û bernameyekî xelkê ku niha ku hîn li ser li çapemeniyê de dibînin krîzek ku qeyraneke siyasî di Iraqê de heye bi taybetî piştî tûmetbarkirina Tariq Haşimî cêgî li ser Komarê Iraqê bê wê çendê ku dest hebûye li hin kiryarên tundotîjê û têkderana li Bexda û do jî li serê kenala Iraqê fermî dan pêdanan ku îtirafata hind ji zêrevanên Haşimî hat belavkirin ku wekû ew dibêjin Tariq Haşimî dest heye di van di çend kiryarên tundotîjê li Bexda. û di niha jî de Tariq Haşimî bi seredanekê li Herêma Kurdistanê îrojîkî li Hewlêrê piştî civiyanê li gel Serokê Herêma Kurdistanê مؤتمرك لدارخص دچارچوی وی کنفرانسی خواه چاپمنی دا وها دیار کرد که او بریئه عن که تو تهمتك لسروینه افتشتاد که چکرم تنه نک یا یاسایه بلکو یا سیاسیه دست هندست بجوانه و که او دبیجه او دبیجه او برهوه بچه هم بری دادگه لی بشرطه که لهرما کردستانه با که او دبیجه برکو لهرما کردستانه داد پروری یا سروره بله اوه تواری ما ایرویه تماشاوانه نجا کو بگو مجبلی وی کارودانین جدا بون هم کارودانین کوچکاسپیا بون سرو کمار عراق جی حیبت یخوان نشان دل چند کو اوی اف اعترافات و بریارا گرتنا طارق الهاشمی کو جاوی جواتا بلند دادوریا عراق و هات که در کرن کو سفر در وی ولاتی ل طارق الهاشمی بیت قدغه کرن و هر وسا بهت گرتن بو بردم دادگه جبوی کو لکولین لسروان تهمتان لسر بیت کرن کو بهات ندان بوپال هر بها طارق صالح مضلك جيجري سروك وزير العراق جي كوهند برپرسندن جيكن ليستا عراقيه نهال هرما كردستان كو بيگومان پشتی بایکوت کردن پارلمان عراق جی رونشین پارلمانی جی عالیه لیست عراقیه جی و کریزا سیاسی لی عراق کو اوجه هفدمه لگل و کشانه به تمامی هزین امریکا لی عراق گلو و به اوایی روشا عراق کریزا سیاسی عراق هیا چند بردوام بکه و ده روش بچه آراسته که بچه گلو هاوکار لکس نزانه و ایگم پیوندی الو بله انا باشتر کاک هاوکار سرطان دستخوشی برنامه تعلیه کم سپاس بەڵام حەزم کرد وەکو پێشمەرگەیەک ئاگام دێنیە بە موبایل و کاتەکان زانم کە سەعات چێک پەیوەندیەکە بەرنامەکە بەخشەکرێ بەڵام بە حاگام لە تەلەڤیزیۆن نییە هیچ حەزم لێ بوو وەکو پێشمەرگەیەک ئەگەر دەقەیەک دوو دەقە مەجالم بدەنێ گەلەمە کاک هاوکار ببوورە ئەمە بەتاکید دڵنیاتەکەنەوە کە لەسەر پرسی پێشمەرگە بە تایبەتی دوایی لێدوانەکەی بریکاری وەزارەتی پێشمەرگە لەسەرەوەیکە کەمترین مکێ پێشمەرگە 700,000 ئێمە تەوەرێکەکەینەوە لەسەرمە بەڵام ئەمڕۆ لەبەرەوە مەڕەوشێکی گرنگە لە عێراق هاتوتە پێش بێگومان کوردستانیش بەشێکە لە عێراق پێمان باشە لەسەر بابەتەکە قسە بکەین لەسەر بابەتەکە حاگام لێ نییە ئەڵێم بە موبایل ئاگام لەسەر تەلەڤیزیۆن نییە بابەتەکە چیە بەڵام حەزمە کرد جەناب بریکاری وەزارەت ئەڵێ پێشمەرگە 700 تا 700,000 وەرەگرێ بەڵام وەکو پێشمەرگەیەک ئێمە ئایدی لیوای نەوتین ئەوە دوو دانە مانگە مەعاش 1 دیرار باوەەر نەگرتووە بە هەست کەسێکی ئەڵێ کاکە مەعاش بۆ نییە ئەڵێ ئێوە زێرەفانی بوون ئەچر بۆ زێرەفانی بۆ مەعاش ئەڵێ ئایدی وەزارەتی ناوخۆن بەڵێ کاک هاوکار یەک دەقە مەجال بدە ئیجا دوای ئەوە دوو لیوا هەیە لیوای دانەکانی پارتێ دانەکانی یەکێتی ئایا لیوای نۆتی یەکێتی لیوای دووی یەکێتی مەعاش زیادەی هەمووی وەرگرتووە مەعاشی تاخیر نەبووە بۆ لیوای یەکی پارتی مەعاشەکەی تاخیر بووە کە ئەڵێن زیادە شمولی ئێوە ناکە باشە ئایا ئێمە کورد نین بەڵێ کاک هاوکارە سوپاس پەیوەندێکات بینەرە بەرەزەکان تکایە با سەر بابەتێکی قسە بکەین تەوەری ئەمڕۆمان تەوەرێکە ڕەوشێکە سکار ئێستا عێراق تێکەوتەوە بە حکمەوەی کوردیش ئێستا بەشێکە لە عێراق ئەو کریزە بۆ کوردستان هاتووە ئەو هەموو سەرکردانەی کە بەشێکن لەو کێشانە ئێستا لە هەرێمی کوردستاندا هەیە ئێمە پێمان باشە لەسەر ئەم ڕەوشە ئێوە قسە بکەن تکایە هەر بابەتێکی تر لە ڕۆژانی داهات و بە تەکید ئێمە گرنگی پێ دەین وەکو ئێوە ئەوێ چونکو بەرنامەیەوەیە ئێمە ئەخەینە سەر چاو بەڵام ئێستا ئەمڕۆ تکایە بە لەسەر تەوەری ئەمڕۆ بێ کریس ئەنگۆ قەیرانی سیاسی کە ئێستا عێراقی گردووەتەوە بەڵێ بێستۆن لیزامان لەگەلە لە شاری سلێمانی ئێوارە باش کاگاکار باشتر بڵێ کاگاکار من گەر لەسەرم تەوەری جەناب بەڵێ من پێم وایە پێویست ناکەم من نەکو خۆم حەز ناکەم
ڕاست خۆ بڕیان لەسەرەوەم کە تارق هاشمی پێرۆستیانە لەبەرەوەی بانگەشەکانی تەنها ئەوەش وەکو شتێک جەنگوویەکە کە بڵۆ ئەکرێتەوە لەلایەنەوە لیستانی کە دژی ئەوەن ئەمەش تەنها ئەوەیەکیانێ عێراق کوێنە قەیرانێکی سیاسی زۆر توندەوە کە نەتوانن لیدەر بکەن هەرێک لەلایەنەکانێک توی تۆمەتبارەکەن و هەڵبەساردنی کێشەکان و بەکراوی هێشتنی کێشەکان بووی کە جاتر کێشەکان قوڵتر و قوڵتر بکرێتەوە ڕاستی مای تاخەکە من شبهەی ئەواکەم کە حکوومەتی عێراقی هەڵەوەشێتەوە و شار دروست دەبێت لەناو عێراق خوا نەکردا و شتە ڕووبا لەبەرەوەی ئەگەر شار دروست بێت مەترسێکی گەورەش بۆ سەر هەرێم دروستە بێت لەبەرەوەی ئێمە پەرلەمانتارەکانمان لە حکوومەتی عێراقیە ڕاستە تارق هاشمی ڕەنگە تەنها جێگرێک بێت بەڵام ئەوە هەیە کاتێکی سەرۆک کۆماریان کۆماری عێراقەکە مشکێشە بۆ کورد دروستەکات وەکو سەرۆک تاڵەبانی کە ئەو داڵدەیان لە سلێمانی هاتن سلێمانی چەند کۆبوونەوەیەکیان کرد ومێدەکەمەم کۆبوونەوەوانە بیان گەێن تا ئەنجامێک کە کێشەکان بەرەو چارەسەرکە نۆکو قوڵتر کرێتەوە نۆکۆیکە بەتیرۆرس لە قەڵەم بچێتون کە وەکو لە یەک لە کاتێککەوتنەکانە بینیمان پێم وانێ تەرق هاشمی هیچ گەشێک وە سەر دروستیان بەڵێ بەڵێ سپاس تەماشاوەندە نجا وەکو تێزانین نها بەشێکی زۆر جوان سەرکردان تایبەتی سەرکردن سونەیان لیستە عێراقیە کوپڕانیە سونەیان پێکات نها لە هەرێما کوردستانê وەکو جارانژێک لە دێر زەمان هەیە نها هەرێما کوردستان وەکو پەناگایەکە بۆ وان کەسێن کو لە سەردەمی ڕژێمابەرێ دنەهاژدا کو هەر پرزگیرێکەکەوان لە بەغدا بە یەکسەر بەرە هەرێما کوردستانê دێن وەکو پەناگایەکە حسێب دەکەن بخوا بەڵێ هاوڕێ لە چەم چەماڵەوە لەسەر بابەتی ئەمڕۆمان بێگومان فەرموو ئالۆ ئەم کاتەوە باش هەموو کاتێکت سەرەتا دەستخۆشی لە بەرنامەکە دەکەم زۆر سپاس ببوورە من لەسەر ئەم تەوەرەیەوە هیچ پێشنیارێکم نییە هیچ قسەیەکم نییە بەڵام مێمە وەکو ڕەوشی پێشمەرگە قسەت لەگەڵاکەم چەند بەرنامەیە من هەوڵەدەم پەیوەندیەکەم وەرگیرە بەڵام وەرناگیرێ کاک هاوڕێ دڵنیاتەکەینەوە ئێوە ڕۆژانە ئەوەی پێشمەرگە بەڕێسە ڕۆژانە پەیوەندیەکەن تەوەرێکی تایبەت لەسەر پرسیەوە جارێکی دیکە دروستەکەن بەڵام ئەمڕۆ لەسەرەوە ڕەوشێکی هەستیار هەیە لە عێراق بە شوەیەکی گشتی پێمان باشە لەسەر ڕەوشێکی قسە بکەن ئەگەر قسەکانت باو ڕۆژهەڵگیری ئێمە مەمنونین وەڵی چەند جارە بەرنامەکەتان پێشکەشەکان منەمەوێ قسەکەم بەڵام فەرموو بڵێ فەرموو بەڵێ وەکو ڕەوشی پێشمەرگاڵێم ئەو چوار لیوایی کە تێکەڵ بووینە ئێمە دوێنێکە وابزانم دوێنە شەو ئەنۆری شێخ عوسمان هاتووە بەرنامەتان لەگەڵی کردبووم بەڵام وتبووی موچەی پێشمەرگە لە 700,000 کەمتر نییە بەڵام ئێمە جوندیەکی بەسیتمان 500,000 وەرەگری ئەو 700,000 لە کوێوەی هێنا بەڵێ سوپاس ئەنجا وەکو شورتەکان بەڵێ کاک هاوڕێ بم بۆرە خەڵکێکی زۆر لە سەرێری پەیوەندیە بەتۆمت سەرنجی خۆت نیشاندا بەڵام تکایە بینەرە بەڕێزەکان ئەمە بەرنامی خۆتانە پێمان باشە لەسەر تەوەری ئەمڕۆ تکایە عومار لە شاری سلێمانی هەموو کاتێکت کای عومار ئەگەر تێلەڤیزیۆن خۆت کیسکێ بۆی باشتر خزمەتی جەناب بکەین سپاس بێزەحمەت بنیە پێشنیارکردنەوە کەناڵی نالیا بەڵێ ئەگەر لە کاتێکە ئێوە ئەم قسەکانی جەنابی گری وەسیری پێشمەرگە ئەو قسانە ڕاز نییە پێویست ناکات دایوەزێنن لە کەناڵەکەتانە ئێمە هەر کەسێک لێدوان بدا ئێمە لێدوانەکە دابەزین عەردی واقۆ خەلکۆ خۆی ئەو با حکم بدەن لەسەرەوە آخر بەڕێزم ئێوە خۆتان یەکەم کەسن کە بە درۆیەخانەوە کاک عومەر ئەو قسەی خۆیەکە وەکو وەزیر قسەی خۆیەکە لێدوان بۆ ئێمە دایمە لێدوانەکەش دابەزین ئەو بەرپرسە لە قسەکانی خۆی نە ئێمە قوربان ئێوەی بەڕێز ئێوەی بینەر حکم لەسەرەوەدەن دەی باشە بەڕێزم هەرە و پێشنیارمانە بۆ کەناڵەکەتان بەڵێ سوپاس بەڵێ دیاریمان لەگەڵە دیاری لە دوکان کاکە ئێوارەت باش باشتر لەسەر ئەو پرسەی کە تارق هاشمی کە لە ئەو مەسەلەی کە جیرانیەوە بەس پێم وان نییە هەردوو سەرکردەکە بۆیان چارەسەر بکرێت لەبەر ئەوەی ناوماڵی خۆیان ڕێک بخەنەوە باشترە لەوەی حکومەتی عێراقی ڕێک بخەنەوانێ تا ئێستا لە کوردستاندا ئەمە موچێشایە هەیە هیچیان پێ چارەسەر نەکراوە بەڵام ئێستا چۆن ئەو پرسیان پێ چارەسەر دەکرێت ناوماڵی خۆیان ڕێکخەنەوە باشترە لەوەی ناوماڵی عەرەب ڕێکخەنەوانە چونکە عەرەبە تا ئێستا هەر زەرەبی هەبووە بۆ میلەتی کورد تا ئێستا قازانجی نەبووە بەڵێ
زۆر سپاس و سپاس کاک محەممەد لە ناحیەی شوان بەڵێ کاک محەممەد ئەم بەرنامەی ئێوە لەسەر هەموو شتێک تەوەرێک بەڵاوە کاتەوە بەڵێ ینی لەسەر پێشمەرگە لەسەر موچەی فەرمانبەران لەسەر هەموو شتێک تەنیا لەسەر کرێکار بەرنمەیەک بەڵاو ناکاتەوە تەوەرێکی بەڕێک ناکات بەڵێ ئایا بۆچی ینی کرێکار خەڵکی وڵاتە نیە لەسەر چی کاک ببۆرە من بەڵێ لەسەر چی وتیت لەسەر کرێکار ینی عملە لەسەر کرێکار بۆچی تەوەرێک بەڵاو ناکەنەوە ئێستا من سەرنجی تۆ لە خۆم نووسم و بە تەکی سەرنجی تو سەبەراچەوارێکی حەقی خۆتە بێگومان کرێکاریش توێژێکی زۆر گەرنگ و بەرەمێنەری وڵاتەیە پێویستە گەرنگی بەوەش بدرێ آخر خەی ناکەوت ینی بۆچی لە بەرنامەکەیەوە تاکوێت لەمەودا تەوەری لەسەرەوەش بەڵاوەکەینەوە لە خزمەتداین ئەوە دوم جارە تەلەفۆنتان بۆ بکەم لەسەر باسی کرێکار زۆر مزمومە بەخوای ببوورە کە جاری پێشتر وەکو پێویست گرنگیمان پێنادا بەس بە تایکیت ئەم جارە گەرنگی پێدەن کای محەممەد زۆر سپاسانەکەم چاوکەمی حەمید لاولێرەوە بەڵێ کاک حەمید دەستخۆشیەوە بەرنامەیەتان لەکەین برای بەڕۆژ زۆر سپاس ئەوە سەبارەت بە کێشەی پێشمەرگە پرسیارێکمە لە جەنابتان مەسەلەی کێشەی پێشمەرگە برای بەڕێز زۆر مەسئولەکان دێن لە کەناڵی خۆشەویستەکە ئێوە قساکەن و ئەڵێن پێشمەرگە لە هەفتە هەزار کنتر وەرناگرێ و لە هەفتە تا هەرسەتە و من بم بەداخەوە پەیوەندی کاک حەمید پچرا بەڕێزان ئێمە قسە لەسەر هەموو تەوەرێکەکەین پێشمەرگەش خۆم چەندین تەوەرم لەسەر کردووە بە تاکیت لێدوانێکە بوو دوێنێشە و ئەم لێدوانی بریکاری وەزارەتی پێشمەرگە کە بێگومان پێشمەرگەش لەوانەیە سەرنجی خۆیان هەبێ بەڵام ئەمڕۆ ئەم بەرنامەمان دەستنیشانکە لەبەرەوە لە ئێستادا لەم ڕۆژەدا قەیرانێکی سیاسی فراوان لە عێراق هەبوونی هەیە بە کوردستانی شەک و بەشێکی گرنگ لەو قەیرانە ئێستا هەیە ئێمە چی بکەین قسەی ئێوە با لەسەرەوە بێت ڕەوشی ئێستا عێراق بەرەو چیاروە و چی بکرێت پێویستە ئەو کوردیش وەکو بەشێکی گرنگ لە عێراق لە پرۆسی سیاسی عێراق لەم قەیرانە لەم تەنگژەیە چی بکرێت سەرکردەکانی کورد لەم چارچەوەی چی بکرێت ئێمە پێویستمان بەوەی ئەگەر یارمەتیمامدەن لە چارچەوەی تەوەری ئەمڕۆ بۆ ئەوانی تریش بە تەکید بابەتەکانی تریش لە ڕۆژانی داهاتۆ لە بەرچاوەرەکەین بەڵێ هوشمان لە هەولێرەوە باشتر کاک هوشماند تاجگیان سەبارەت بە تەوەرەکەت وڵا ئێمە دەڵێن ینی پێمان باشە تا ئێستا سەرکردایەتی کورد هەر عاملی خێر بوونە لە عێراقدا چونکە ئێمە زۆر چوارچێوەدا دەژین بەڕاستی هێشتا ئێمە جیا نەبووینێتەوە من پێم باشە سەرکردایەتی کورد دەستی خێریان هەبێ و بتوانن کێشەکە یەکلایی بکەنەوە پێشنیارێکی شمە بوو کاکە جەنابەوە سەفەرێک تەلەفۆنم بۆ کردیت بۆ بیتاقیەکەمی کەرکووکەکان بەڕاستی بەرنامەیەکی لەسەر پێ ئەگەر نازانم ئەوە ئاگاداریەوە جارێکی تریش پێم نوتی ئێمە کە خەڵکی کەرکوو بیتاقیەکەمینیمان کەرکووکە زۆر باشە لەسەر ئەو تەوەرەش شتێکمان بۆ کەوە قوربانە زۆر باشە کاک هوشماند بە تاکید سەرنجی تو لە بەرچاوە دەگرم بەڵێ شێخ ستارمان لەگرە لە شاری سلێمانی ئەلۆ بەڵێ ئەم کاتە باش هەموو کاتێکت دەستخۆشی بەرنامەکە لە یەکەم زۆر سپاس دیارە بە نسبەت ئەو تەوەرەی جەنابێت ئەو بارودۆخی کە لە عێراق ڕوویداوە من نەگەڕمەوە بۆ ئەوەی کە ئەمە کێشەیەکی پێشتری پەن خواردووە کە ماوەتەوە لە بینی شیعە و سوننەیە و ئێستا بە گەڕانەوەی ئەمریکا پاشەکشەی ئەمریکا بەڕاستی ئەم کێشانە سەری هەڵداوە دیارە بە بارگراوندێکی پێشتری هەیە من وای بۆ ئاچم چارەسەری ئەم کێشانش بەڕاستی وەکو بانگەشەکەی سەرۆکی هەرێمی کوردستان پێویستی بە کۆنگرەیەکی نیشتیمانیە کە هەموو لایەنە عێراقیەکان بەیەکەوە کۆ بنەوە و بۆ ئایندەی عێراق هەمووی خەمخۆر بن بەیەکەوە و دیسانەوە دەستی ئەمریکاش ئەگەر لە دووری شەوە بێ ئەمریکا هاوکار بێ بووی کە هەموو پێکهاتەکانی عێراق یەک بخاتەوە ئەگەر نا بەڕاستی ئەگەر ئەم ڕەوشەوا بڕوات بە ئاخاریشی کەی خراپتر ئاڕوات و چارەسەری کێشەکان نابێ دەتەچید ئێمە وەکو هەرێمی کوردستانیش بەشێکە بین لەو کێشە چونکە ئێمە تا ئێستا لە عێراقی فدراڵ جا نەبووینەتەوە بۆ ئێمە دەوری سەرەکی ببینین بۆ ئەوەی کە کێشەکان لە عێراق چارەسەر بێ بەڵام لێرە ئەبێ سەرکردایەتی سیاسی کورد و شیعرانە مامەڵە بکات لەگەڵ ئەم ڕەوشەیە و ئەوان پێک دێنێتەوە وەک هەموو جارێکە ئەو ڕۆڵی بینیوە
بەڵام بۆ دوا ڕۆژ بۆ دوجار یعنی گرنگتیەک وەربگرێ بۆ ئایندەی کورد لەسەر مەسەلەی ناوچە دابڕاوەکان ناوچە کێشە لەسەرەکان ئەمە کە بگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان. من وایە بینم مالیکی ئەمڕۆ کە یعنی بە شێوازیشی دیکتاتۆریانە مامەڵاکە و ئەو غروورەتی کە لە مالیکیە هەیە ئەمە وای کردووە زیاتر کێشەکان بەو ئاقارە بڕوا کە ئێستا هەیە. بەڵێ بۆیە چارەسەری کێشەکان من لەو بانگەشەی سەرۆکی هەرێما بینەوە کە کۆنگرەیەکی نیشتیمانی بکرێ و هەموو ئەحزابە عێراقی و کوردستانەکان بەشدار بن بە هەموو کلەکانم بۆ چارەسەری عێراق. بەڵام ئێمە بەرژەوەندەکانی خۆمان وەکو گەلی کورد لەبەر چاو بگرین لەویا گرنگی ئەوە هەموو جارێک ئەوان پێک بینەوە بەڵام ئێمە لەم بینە تەنها پێکێنانەوەی ئەوان دێ و ئێمە پەراوێز بکەن. بەڵێ شێخسا وەکو هەر جارێکە هەیە. بەڵێ حاجی هەر لە شاری سلێمانیە. بەڵێ بەڵێ حاجیکان فەرموو. جا سڵاو لێبێ دەستخۆشی بەرنامەکە لێکم. زۆر سپاس. وەڵام من یەک قسەم جا لەسەر برادرانی پێشمەرگە هەیە. بەداخەوە من خۆشمەر پێشمەرگە بووم بەڵام پێشمەرگایەتی ئەمانە حەقە بچنە بەردەی مقڕی حیزبەکانیان داوای مەعاشی زیا و کەم بکەن چونکە بەڕاستی ئەوان پێشمەرگەی یا شەخسێکن یا پێشمەرگەی حیزبێکن وانە پێشمەرگەی نیشتیمانی نین بەشێکی زۆریان حەق نییە ئەوە تەلەفۆن کرد بۆ مەعاشەیان بەڕاستی ئەو مەسئولانات وانن عەرزیان پێداگیرکەن پیاویان پێ بگرن پیاویان پێ بکوژن یعنی بەڕاستی یعنی زۆر سەیرە. بۆ مەسەلەی هینیش بۆ مەسەلەی تارێخ هاشمیش باشە کەسێک مەسئول بێ لە وڵاتێک بەحساب لێپرسراو بێ لە وڵاتێک ئەگەر ڕاست بێ کاری تیرۆریسی کرد بێ خەڵقی کوشتە بێ گونا ئەبێ حەقەوە لە بەردەمی یاسایە ڕابوەسێ نەک بهێندێ حەشار بدرێ و ئەم وڵاتە ئێمە زۆر بەداخەوە تارێخ هاشمیێڵە لێرە یاسا هەیە بەس من پێم وایە لە کوردستانە یاسا نییە بۆیە ڕایکرۆ بە کوردستان ئەگەر یاسا لێرە هەبووە ناهاتە ئێرە. قسێکی کوردی شەیە ئاڵێگە کە چەڵکە دەرمانکەرە بوو دەرمانی سەری خۆی بکردایە بەداخەوە خیادەی کورد حەقا دەرمانی سەری خۆی بکە نەک دەرمانی سەری عەرەبەکان کە دەستخۆشیتان لێکە. بورهان لە پێنجوین هەر لە سەرمان بابەت خەی بورهان ئەم کاتەوە باش ئەم کاتەوە باش برای بەڕێزم هەموو کاتێک پێش باش پێنج نۆقسە لەگەڵەکەم برای بەڕێزم لەسەر وەزعی ئەمڕۆی کوردستان بەڕاستی قەیرانێکی گەورە هەیە لە عێراقایەسا بەڵام بە تایبەتی لە ناو عەرەبەکانە زیاتر لە کوردستانیش هەیە بەڵام بەڕاستی ئێستا کوردستان پێویستی بە گۆڕانکاریێکی ڕیشەیی هەیە لە کوردستانە بەڵام عەرەبەکان هەروە بوون هەست کاتێک کە کێشەیەکیان بووە کەشتێکیان بووە بەخوان چارەسەر نەبووە هاتوونتە کوردستان چارەسەریان کردووە. پێویستە ئەو سەرکردانی ئێمە ئەوە بزانن ئێستا هەلە بۆ کورد بەڕاستی ئێستا هەلە بۆ کورد داوای مافەکانی خۆی بکە بەڕاستی داوای ئەو خاڵانە بکە کە تایسی هەڵتەفێریان جوابیان نەیراوەتەوە بۆ ئێمە بتوانین لە کوردستان دانیشین بۆ نەسەرکردەکانی ئێمە بتوانین لە کوردستان وەزعی عەرەبەکان چارەسەرکەن کێشەکانی عەرەبەکان چارەسەرکەن کەسێکی وەکو تارێخ هاشمی یعنی ئەگەر شتێکی نەکردبێ بۆ پەلە ناتوانێت ڕاکات لە جنوب بۆ ڕاکاتێ بۆ کوردستان توان هەر شتێکی وای کردووە شتێکی هەڵەیەکی بۆی ڕای کردووە هاتەوە بۆ کوردستان بەڕاستی بەڵام هیوادارم سەرکردەکانی ئێمە ئەمە فرسەتە بۆ ئێمە شتانە هیوادارم وەزعێکی ئەوەی وەزع یعنی گۆڕانکاریی ڕیشەیی بکەن لە کوردستانە چونکە ئەگەر گۆڕانکاری ڕیشەیی نەکەن نەک بەتەنیا بەلایانی دەسەڵات بەلایانی ئۆپۆزیسیۆنیشەوە یعنی بەلایانی ئۆپۆزیسیۆنیش حەقە هاوکاری لایانی دەسەڵات کەن نەک دژایەتی یەکتریکەن شت بە یەکتری بڵێن شتی سوکایەتی یان کۆمەڵەش بەرامبەر یەکتری بڵێن حەقە بەڕاستی لە هەموو شتەکانە هاوکاری یەک بکەن. من سوپاس دەکەم. بەڵێ سوپاس بەڵێ تەماشاوەندە نێجا وەکو کاک بورهان گوتی دنادا بێگومان ڕەوش هەستیارە gelek ev duam cara Nurî Malikî hikûmetê pêkî ne ku Kurciyekî bejarekî serekî fealin di nava kabînên yê her du kabînên Nurî Malikî da cara pêşîn jî Kurd şiyan hikûmeta Malikî ji ketinê rizgar bikin vê carê jî dîsan her Kurd amelekî herî pêzin ji bo ku aya hikûmeta Iraqê bimîne yan nemîne aya Parlemana Iraqê civînê berdam bin yan ne aya di niha de pêwîste Kurd vê rewşa siyasî çawa bikar bîne gelek çavdêr dibêjin pêwîste Kurd ev rewşa nahatke pêş van kartên fişarê hemiye bikar bîne ji bo ku mafên xwe jî di çarçovê Iraqê de ku mafên destûrî hene heya niha ev lawlapê tê te kirin hene cîbecî kirin bo ku bêne cîbecî kirin Mihemed li şerê Silêmanî جانم کاتەوە باش هەموو کاتێکت دەستخۆشیە و تەوەرە جوانت بەگەم
زۆر سوپاس من وەکو بۆ چۆنی خۆم وەکو هاوڵاتیشی کوردستان ئەڵێم ئەوەگەی سەرکردەکان کورد مەشغوڵن بە کێشەی سنە و شیعەوە ئەوەندە مەشغوڵ بوون بە ناو ماڵی کوردەوە من ناو ماڵی کوردیان ڕێکخستنەوە زۆر چاکر بوونەوە با کوردستان نەبێتە ناڵدەکانی کەسانی تاوانبار ئایا ئەمە هیچ سوودێکی بۆ کورتایە کە پارە پاشەوی لە کوردستان خۆی حەشار بە وەک کەسێکی تاوانبار من داوا لە سەرکردەکانی کورد دەکەم ناو ماڵی کورد ڕێ بکەنەوە زۆر لەوە باشترەکە بمن بەوەسەد بەبینی نوشی ئاو ئێمە ببن بە باراژ لۆ بەرداشەوە زۆر زۆر سپاسارەکەم سپاس مامۆستا قاسممان لەگەلە لە شاری هەولێر ئەلو مەرحەبا سەرچاو مامۆستایان فەرموو باشە گیانەکە زۆر سپاس من پێم وایە ئەو تەنگەژەی ئێستا لە عێراقدا هەیە دوو دەتوانی کورد ئەگەر ئەو هەڵە بقۆزێتەوە دوو هەڵی لە بەردەستدایە یەکێک لەوانە یعنی ئێستا و سەرکردانی عێراقیەکان کە هاتوونەتە کوردستان پەنایان بە کوردستان هێناوە لێرە ئەوە دەلالەت لەوەی ئەوان مەسەلەن هەتا ئێستا ئەوان احتراکیان بە بوونی هەرێمی کوردستان نەکردووە بە شێوەیەکی عەمەلی وەکو ساڵح مطلقە سنترال بن هێرشی کردووە سەر کورد لە بەغدا بەڵام ئێستا کە پەنای بژیناوەتە بۆ کوردستان لێرە کورد دەتوانێت ئەو هەڵە بقۆزێتەوە یەکێک سونەکان کە پەنایان بۆ بردووە دەتوانێتەوە لەسەر مێزی گفتوگۆ دابنیشن لەگەڵ شیعەکان مەسەلەن بیان گەینە یەک هەروەها دەتوانین مالیکی جوان لێ بکە کەوا زەبتێک باتە سەر حکوومەتی مالیکی ئەگەر بێت و کوتلەی هاوپەیمانی کوردستان لە حکوومەتی عێراقی بچێشێتەوە و حکوومەتەکەی مالیکی فەشەل دێنێ بەڵێ باوکی محەممەد لە سەنگەسەر لە سەرمان پرس کاکە دەستخۆشی و بەرنامە لێ دەکەم زۆر سپاس زۆر سپاس بۆ بەرنامەکە بەڕاستی بەرنامەکە لە دێشدا زۆر سپاس من لێرەوە دووبارە داوا لە جەنابی درازەکەمسێکی وەکو مامجرا کە بەڕاستی کەسەکە بەڕاستی دیارە لە خۆرهەڵاتی ناوەڕاست و هەموو من داوا لە مامجرا دەکەم بەڕاستی بێت کێشەی ناو خۆیان حەلکرد نەک کێشەی برایانی عەرەب بە تایبەتی داوا لە جەنابی مامجلال دەکەم بە لەگەڵ بزوستنەوەی گۆڕان یەکدی بگرن و چیتر جمینایەتی یەکردنەکە من بەس پێم خۆشە بەڕاستی چی یعنی من بە هیوادارم جەنابی کاکنیشتوانی بگرنەوە چیشان کێشەی عەرەب بەڕاست عەرەب سبەی بگرنەوە هەر دژمنی سەرسەختی ئیسلانی ئێمە نات جا من داوا لە جەنابی مامجلال لەگەڵ جەنابی نیشتوان یەکدی بگرنەوە بەڕاستی من پێم سەیرە جەنابی مامجلال و جەنابی کاک مەسعود کێشە لەسەر دەکەن دوای دەبنەوە دژمن من داوا لە جەنابی مامجلال دەکەم بزنەوەی گۆڕان یەکدی بگرنەوە زۆر سپاس دەکەم بەڵێ علی لە دۆکە دەگەلمایە کاک علی دەم باش ئەم دەبێتە باش ئەم کار باش برام هەموو دەمێنتە کەرمکە کاکە نسبەت ئەو موچەی فەرماندەت بەرە ئەم ژمارەکەمان لە فەرماندەی دۆک بەڵێ من پێکەفتیمە دەرجی منی حەزی سەد لە سەدان بەڵێ کاک علی ئەگەر تۆ بە شێوازاری خۆ باڵێز باشتر تەدگەم کەرمکە برا زۆری ڕاتبێمە ئەبێ هەیڤە چووی 550,000 سەنەمە وەوەرن هەنیە دیتر زیاتر وەرنەگرتنە بەڵێ کاک علی لە دۆکێ لە فەرماندە کار دەکات دەبێژە موچەیە من 300,000 بەڵێ حەمەڕەوف لە هەولێرەوە هەموو کاتێکت بەڵێ جێم لێتە بەڵێ کای حەمەڕەوف دای لە بورینەکەن گەرە دەنگی خەلەلیتی هەبوو بەڵێ پشتی وێ ناوبەرێ دیسان سەرمان تەوەر ئەم بابڕینە بەڵێ تەماشاوانێژە لەسەر تۆڕی کۆمەڵاتی سەباح جاف ئەڵێ پێم وایە نووری مالێکی باقیەکی بەحسیانە بیر دەکاتەوە هەروەها شات عزیز ئەڵێ من پێم وایە تۆمەتبارکردنی تاڕق الهاشمی لەم کاتەیە تەنها هەڵبەسراوە چونکە ئەگەر وا باە بووکی پێشتر
ڕانەدەگەێنرا عێراق بەرەو جەنگێکی تایفیان گاو دەنێت بەو تۆهمەتە وەکو خۆیاڵێ لەسەر هەمان بابەت حاجی لە دەربەندی خانەوە بەڵێ ئەم کاتە باش هەموو کاتێکێت بەنزێتەوە لەگەڵم پێشنیارێکمەیە بەڵێ پێم خۆشە لەسەر عەرەب هیچ کاتێک کوور نێ دەجاوب چونکە بەتایبەت ئەم مەسەلە لەوانەیە تاکتیکی و بەنزێت کردەوە لە چ ڕوویەکەوە لە ڕوویەوە چوونانی تاکتیکێکە لە کاتێکە هێزەکانی ئەمریکا بشێتەوە ئەمە تاکتیکە بە هاوپەیمانی کوردستان لە ڕەغا دواتریش لەوانێ ئەمە لە مالیگەوەکاری وەشێوی بەکاری بێرێکە زەرە لە تاڵەبانیدا لە پێگەکە جار دریش کوردیش نەتوانێت پێگە دەست بێرێتەوە کە لەسەر پێگەیەکی باشیە کە سەر کۆمارە بەڵام لە ئێستادا کورد وەکو توالێ پێگەیەکی باشەیە ئەگەر کورد لە حکوومەتی مالێکی بکشێتەوە بە پێیا و ڕێککەوتنامەش کە پێشتر حکوومەت لەسەر پێکێنراوە بە تاکید حکوومەتی نووری مالێکی شاڵەوێشێتەوە ئەی چۆن مادەم وایە مادەم مانەوەی حکوومەتی مالێکی بەندە بە مانەوەی کورد لەگەلی بۆ لە دژی کورد پیلان ئەگەرە وەکو تواڵی ئەمە خۆی هەر ئەسڵا ئەمە دروست نییە کە بۆکو قانونی و شەرعیش دروست نییە کورد چارەسەری مۆزوعی تاریخ هاشمی بکە باشترە مەشغوڵی کێشخای ناوخۆ بێت ئیسلاوانە کورد لە بەغاوە عەربی تەگەیاندرێکە کورد ناوخۆی زۆر باشە هەرمی کوردستان زۆر ئاوەدانە یعنی ئەمە من لەگەڵ ئەوان نیم بەڵام دوو پێشنیاریشنە بۆ بەرنامەکە باڵێ فەرموو ئەگەر بکرێت بە نسبەت ئەوەی کە ئەسەکە لە کاتێکە کە یەکەی کرێ نیشینانەوەوانە ئەکرێت ئەگەر بکرێت کەسێکی لێبرسا و بەرپرسی یەکەم بێت ینی کە لە لەم کاتە زۆر باشە ئەگەر بێت قسە لەسەر مۆزوع بکات ینی نزوەی کرێ نیشان زۆرە لە کوردستان وایە ئەگەر بێت کەسێک ڕاستەخۆ بێت چۆن ئەکرێ شمولیکێکە شمولیکە ناکە قەزا مەسەکانە گرێت یا سنووری سلێمانەیە گرێتەوە ئەمە یەک دووەمیش لەسەر و ئایا دەداخراوەکانی ئێواران ئەگەر بێتەوە بە شێوەیەک وا بێت ئەوش بە هەمان شێوە کەسی ڕاستەخۆ یەکەم بێت لێدوان بدات بە شێوەیەکی ڕاستەخۆ نەک پێشتر چەند جارێک وەزیری تەندروستیما بینی لە دووسێک کەناڵیش نەک لە یەک کەناڵەوە بینیمان لێدوانێدا بەڵام بەڵێ کای حاجی بەل هەردوو پێشنیاری تۆ لە بەرچاوەرگرین سوپاس پێوەندەکەت بیلال لە شاری سلێمانی هەموو کاتێکێت بەڵێ فەرموو بەڵێ بەڵێ گای بیلال بەداخەوە گیارە پەیوەندی کایکی بیلال داخەڕێوادارین دووبارە پەیوەندی بکە سەرنجی خۆی تەواو بکە ڕێبازمان لەگەلە لە سوڕان هەلۆ برا بەڵێ شەو باش باشتر وازت وەحوالت وە وەڵی من باشمە تۆ کۆی سلامت بیافا پرسیارەکەم لەو بەرنامەیە کاکە فەرموو لە خزمەتدام ئەلۆ بەڵێ بەڵێ برێ کاکە بریکاری وەزارەت پێشمەرگە کاکە نوێر عەز عوسمانی قسەیەکی ورژان ئایا ئەو هەشت دیوارەکانە دەگریتەوە لە قەرەبۆکە یان هەشتا هەفتاکان بەڵێ کاک ڕێباز بەڵێ گوێت لێ بوو بەڵێ فەرموو تاواکی قسەکانت ئەرێم لیوای ئەو هەشت دیوانە عەز عوسمان بریکاری وەزارەت پێشمەرگە قسەیەکی ورژان گوتی قەرەبۆی پێشمەرگە ئەکرێتەوە ئەو هەشت دیوارەکان بوونیان ئەو پێشمەرگانە بوون کەوەی هەشتا هەفتاکان بەڵێ من باش لە قسەکانی کاکێ ڕێباز تێ ناگەم هیوادارم شوێنە پەیوەندەرەکانێکیاوان باشتر لەم تێبگەن گەرە باسی پێشمەرگی هەشتا و هەفتەکانکی کە بێگومان ئەو کاتە موچە نەبوو پێشمەرگە تەنیا کۆڵە پشت و تفەنگ بۆ لە شاخەکان خەباتی شۆڕەشگەریان نەکرد بەڵێ هاوکار لە هەڵەبجەوە ئەم کاتت باش هەموو کاتێکێت مەڵێ دەربارەی ئەمە هاتنی تارەق هاشمی بۆ شاری سلێمانی بەلای بەرەز مامجەلال هیوادارم بەرەز مامجەلال سەرکەوتنێکی بۆ گەورە بۆ گەری کوردستان دروست بکات لە مەسەلەیەدا هیوادارشم بەرنامەیەکتان لەسەر دەستەکارکێشانەوەی بەرەز دوکتۆبەرم دابەزێت بەرنامەیەکتان بێ لەسەرەوە بەڵێ کاکی هاوکار سەرنجی تۆ لە بەرچاوەرگین
لە چومانەوە پەیوەندێکمان لەگەڵە کای جەلال لە شاری سلێمانی کای جەلال فەرموو بەڵێ کای جەلال بۆ سلێمانی کارێکی ئاساییە وارەی کوردستان باوەشی بۆ هەر کەسێک دەکاتەوە بە میوانی بێ یا بە پەناهەندەیی ئەوە من بەکارێکی ئاسایی دەزانم پاشان بەنسبەت قاشمیەوە بڵێ بەداخەوە دیارە پەیوەندی بڵێ کای جەلال ماوی کەرم بەنسبەت تاریق هاشمیەوە کە توهمەی لەسرە و تومەتبار کراوە باشترە کە بە پێی یاسا ڕفتاری لەگەڵ بکرێەوە خۆیان ئەڵێن ئێمە لە پێناوی دامەزراندنی حکوومەتی یاسادا خەبا دەکەین لەبەرەوە پێویستە ئەگەر ئەو بەری ئەو بێتاوانە بە هیچ لایەکە نەڕوات و جوابی یاسایی بداتەوە و ئەگەر ئەوانەش لەباری سیاسیەوە ئەیانەوێ مەبەستێکی تریان هەبێ ئەوە ئەو مەبەستە لە جێی خۆیان نییە دەستان خۆش بێ بۆ تەوەرەکەتان و سپاس سپاس بەڵێ پەیوەندێکمان یادگار لە چومانەوە کاک یادگارم کاتەوە باش بەڵێ مرحبا سەرچاوم بەنسبەت قسەی شەوێتی کاک بەڵێ ئەنوەری عەبدی عوسمانی تەوەری ئێمە لەسەرەوە نییە بەڵێ تەوەری ئێمە لەسەر ئەوە نییە ئەیکە لەسەر تەوەری ئێمە ناکە پێشتریش پێشی میش تەلەفۆنیان کردیە ڕێی فەرموو بەڵام بە کورتی فەرموو حتى الآن يك بيجمرجا لليوانيو أواني ما ينوش لكن 100,000 دينار زيادة وريان نقديا. أولا ل 100,000 تا 100,000 دينار يخزان داري شلو صرف كذا حتى الآن يك بيج عم بخوف بيجمرجا ما ساعات خزانم لكن 100,000 دينار زيادة صرف نكره. وصار بوزارة بيجمرجي جناب دوكو بيجمرجي. بله صار بوزارة بيجمرجي ما لو اليوانيو. يعني بيج قال مخصصات وهيني زواج وهيك زيادة إني بس 500,000 ورقي. بله 500,000 دينارم تاعنا ورقي. يعني هيك تر بارا ورناقلي لبيشكتا. حتى الآن ورنجي له ده دهاتو نازانم. بله. بس كاغن ور عليه أما كمترين معاش اللي 10,000 حتى 10,000 دينار. أجل إيثار ما كان الزواج صرف كذي حتى الآن أما دينار كان الزواج ورنجي. ئەی مامەلاتان کردووە لەسەرەوە داوا لە ئێوە کراوە کە مامەڵەی یاسایی بکەن بۆی ئەمەش بەشێوە بکرێتەوە ئەوە یەک دوو ڕۆژە یعنی ئەو مەوزوع هاتیە داوایان لێ کردینە بەڵێ معامەلاتی تەسلیم کردیە بەڵام سەرف نەکرایە تا ئێستا ئەوە یەک زائیدەن هیچ معاشێک نەبووە لە وەزارەتی پێشمەرگە 10,000 دینار 500,000 دینار ئاخر معاشی بەڵێ کاک یادگار سەروەرمان لەگەلە لە پیرەمەگرۆن ئەو کاتە جواییانەکەم هەموو کاتێکێت زۆر سپاس وەڵاهی من پێشنیارێکم هەیە بۆ جەنابتەندن بۆ هەموو لایەنە پەیوەنددارەکان بۆ بەرپرسانانی بەڕاستی بە چاوێک بە دەوروبەرمانە بخشێنینەوە بەهۆی کە بزانین دەوروبەرمان و وڵاتانی جۆربەجۆری جیهانی کە لەسەر کێشە ناخۆیەکان تووشی قەیران و تەنگژەی وەها دەبن کە خۆیان دوایی لێ پەشیمانن لەوەی کە دەیکەن ئەنی بەڕاستی ئێستا هەلە بۆ کوردستان کە ڕێکەوتوو ئێمە لە ناو خۆماندا هەموو لایەنە پەیوەنددارەکان هەریکە سەرمی هەنگاوێک بنێ بەرەو چاکسازی هەنگاوێک بنێ بەردێ بخاتە سەر بەردێ بۆ ئەوەی بەڕاستی ئێمەش وەکو وڵاتان تووشی تەنگژەی ئاوا بەو شێوە و تووشی ناڕەحەتی و نەهامەتی نەبینەوە ئێمە خۆمان دۆست و دوژمن بەڕاستی ئەطرافمان پێکا لە هەموو ڕۆکانەوە ئەوەتە گەورەترین کێشەکە لە عێراق و کوردستان لە بەغدا چارەسەر ناکرێت هەموو جارێ هانا بۆ کوردستان و خودی کسەکەدی هەرێم دێنن بۆ چارەسەرکردی تەنگژەکان ئایا بۆ ئێمە لە ناو خۆمانە نەتوانین ئەو تەنگژانەی کە هەیە چارەسەری بکەین لە من ئومێدەوارم یعنی پێشنیار دەخەمان بەردەستی بە تایبەتی کەناڵەکانی ڕاگەاندن کە ڕۆڵی بەڕاستی ئەکتیڤ ببینن لە هێورکردنەوەی وەزعەکانە لە هەنگاونان بەرەو ئاشتێکی سەقامگیری سەرتاسەری لە کوردستانە بۆی ئێمەش وەکو ئێستای عێراقمان لێنەیە کە بە بڕوای هەموو لایەنە ئەوانەی کە بەڕاستی لە سیاسەتەوە نزیکن زیاتر قاڵبووی ناو سیاسەتمەدارەکانن ئەمە ئەم وەزا زۆر بە گران چارەسەرەکە جا بۆ ئێمەش نەگەینە ئەو قۆناغە بۆ قۆناغەیە زیاتر پێ نەبڕی نەگەینە ئەم تەنگژانە داواکەم لە کەناڵەکانی ڕاگەاندن ڕۆڵی خۆیان ببین و لایەنە پەیوەنددارەکانیش بە تایبەتی کوردستان لەمە ڕاوەستێ باشترە بەرەو باشترێتی نەکتێکی بن زۆر سپاس بەڵێ سپاس وەلید لە کانی خانەوە برای بەڕێزم باشیش کرد زۆر سپاس چاکی برای بەڕێزەکەم سپاس کاک وەلید فەرموو
وەڵایی بۆ ئەوە باسان کرد باسی معاشی پێشمەرگە شتان کرد ئێستا ئێمە 52 پێشمەرگەمان گیراوە بەڵێ بە عەمری وەزیر گیراوە هەر داوای ماف و شتی خۆشیان کردووە بەس سێشەوە لە سزنان و کەسیش نییە جوان لە کام شوێنە کۆتواڵێ گیراون ئەوانە ئەوەی تەیناڵ سەر بە کام وەحدەنە لە تەیناڵ گیراون بڵێ پێشمەرگە بوون گیراون پێشمەرگە یەکەتی بەڵێ کای کۆلیت گیانەکەم بڵێ سەرنجەکەت گەیشتە هەڵوو لە بەغداوە لە گلمانە ئەدۆم کاتۆ باش هەموو کاتێکێت باشی کاکە دەستخۆشی بەرنامەکە لێکەم زۆر سپاس کاکە بن تقریبا لە ساڵی لە پاییزی 2005 بڵێن من لە بەخام بڵێن بەڵێ تقریبا معاشەکەی ئێستامان ئەو کاتی کە من لە بەخا بوو معاشەکەمان 240,000 بۆ ئێستاکە باسی جوندیەکە بۆکە معاشمان 750,000 بەڵێ زۆربەی بەیانیان باوەڕ دەدێت بە دەنگی تەقینەوە خەبەرمان زۆربەی پێشمەرگەی پێش ئەم بڵێن پێش من کە بێمە سەرخەتەوە ئاگام لێتی باسی پێشمەرگاکەن ئەڵێن معاشمان وایە معاش بەس حەقی پێشمەرگە بۆ شێوەیە نیە حەقی پێشمەرگا یعنی گوناحە ڕاستە پارە هەموو شتێکە بەس کاتی پێشمەرگە لە شاخ بووە باوەڕ دەدێت نە پارە نەبووە نە جلوبەرجان بووە زۆربەی کات پێڵاوەکانان دراو بووە وەلێ کاکەلۆ بە حکمەوەی توام لە هێزەکانی ئەمنی ئەنکۆگو پێشمەرگێ لە بەغدای پایتەخت ئێستا ئێمە باس لە سەرتەوەرەکەمان ڕەوشی بەغدا ڕەوشی ئەمنی بەغدا ڕەوشی بەغدا بە شێکی گشتی جادەی بەغدا ئێستا چوونە وڵی کاکە من بۆ خۆن لای بەخان ناو بەقای وەسعیانی زۆر باشە لە خۆ بەفێ بەس احتیمالی ڕێگەڵبانەکە زۆر خراپێت دوای ئەو بڕیاری دادگای بەغدا دادگای بالا کە بۆ تارە خاشمی دەرچووە لەسەر بەڕێزاشمی منی چ نیە و زۆر سپاسانەکەم باشە سپاس حەسەن لە دهوکت گەلمەیە کاک حەسەن ڕەڤەند لە زاخۆ چۆن باشی زۆر سپاس دەستخۆشی لەوە ڕۆمەکەتم زۆر سپاس کەرەمکە بەرەمە پرسیارە گوایی بەڵێ ئەوشە بدی باسەڕا دوو پێشمەرگە دەگەر ئەو ویزەدێ کەنگی دنوکەتنان سەرساڵێ وەری گوێوە چەند هایوە 500,000 ڕۆتر دایە بەس ئەو هایوە تنی 500,000 وەرگرتووە دەزانم کە ڕاستە کەنگی ڕاستەکە زیدە دەبێت بەڵێ بگومان بەرسەباتە عالیە جێن پەیوەندیدارە تایبەتی وەزارەتە پێشمەرگەیە میویدارین لەوەر بەرسەباتە بێتەدان عومەر لە شاری بەڵێ کاکی ڕەڤەند عومەر لە باژارە سلێمانیە لە شاری سلێمانی کاکەمەر ئەم کاتەوە باش شکر باشی زۆر سپاس کاکە بەنیسبەتەوە کە جەنابە دەفەرمی بڵێن ئەڵێم گوایە دکتۆر عەلاوی ئێستا لە سلێمانیە و کار تاریخ هاشمی هاتووە بۆ سلێمانی ئەوانە ئەڵێم ئێستا ئاخیر دەبابەی ئەمریکی لە بەسران نەچوە بۆ دیوە ئەم زروفە ڕوە ئەی کورد نابێ پێشبینیەکی خۆی بکە کەسی دروستە بێ بەڵێ کاکە ئەڵێم ئێستا ئاخیر دەبابەی ئەمریکی لە بەسرایە نەڕۆیشتیە جا ئەگەر ئەوە مەسەلەوە تاریخ هاشمی ڕای کردو بۆ ئێرە و عەلاوی لەوێ و ئەمانە ئایا مەسیری کوردە بێ لە دوایە چی بێ پێ تۆیە چییە بێ والله بڵێمشی یعنی من واتە سەورەکەمە بۆ چوونی خۆم ئەم برادرانی خۆمان کە ئێستا لە بەغان یعنی ئەبێت پێشبینیەکی ئەوە بکەن کەچی ڕووە یعنی مەسەن ئێستا تاکو ئێسەیەکەیە کە ئەو زەلامەزلانی کە لە بەغان بەرەو کوردستانیان خۆمان لە دوای ئەوە چی ڕووە ئێمە شەرا بێ مەسیرەکەمان ئەوە بێ تۆکو هاوڵاتی یاریمی کوردستان پێشنیارت چییە بۆ سەرکردە کوردەکان وەکو تاڵێکی ئەم ڕەوشە مەسیری ئێمە چییە بێ پێشنیارت چییە خۆ من یعنی سەقافەتێکی وام نییە لەوانەیە پێنجی بەپێی پێشبینی خۆت بەپێی پێشبینی خۆت بەپێی تێگەشتنی خۆت پێشبینی خۆم کە خۆم کابرایەکی شوانم واتە سەورەکەم ئەگەر سونیەکان لەسەر حکم تقریبا 73 ساڵ حکمیان کرد لە عێراقا یەک شتیان بۆ کوردیاری نەکردو یەک شتیان بۆ ئاشکرا نەکردووە پێت وایە شیعەکان بکەن شخصی شیعە بێ لە عێراقا ئێستا وردە سونیەکان ئاوان لێ بکەن ئێمە خۆمان بەڕاستی من دڵخۆشترم بە شیعەکان هەتاکو سونیەکان ئیتر ئەوە بە بۆ چوونی منە ئایا گوایە هەتا ئێستا ئیشێکی وان نەکراوە مەسەن بۆ کەرکووک خۆ هیچ قاعدێکی کە نییە حکومکار لە عێراقا غێری شیعە و سونە و کورد نەبێ باسە تاکو ئێستا بۆ قەزەی
کورد لە کەرکووک هیچ شتێکی بۆ دیاری نەکراوە لە کاتێکا کە تۆڵی دڵخۆشم بە شیعەکان دەسەڵاتی حکوومەتی ئەم حکوومەتانەی دوای پرۆسەی ئازادی عێراق هەموو بەدەست شیعەکانەوە بۆ بوو جێبەجێ نەکراوە والله ئەی برادرە کوردەکانی خۆمان لێ بەڕاستی من یعنی گلەی ئەوەم نییە لە سەریان بڵێم وەڵا هیچیان نەکردو یا ئەوە وایە ئەوانە من زۆر دڵم پێیان خۆشە بەڵام هەتاکو سەردەی نەچوونەتە پێشەوە بە ئیسیمراری کە شتێکی وا بکەن ئەو قەرارەی سەوچلە مەسەن کە تەطبیق کرێ مقتەدا سەدر لە فترەیەکە کە ئەمریکا شەڕێک کرد لە نەجەف و کەربەلا وتیان هاتووە لە شیمالی عێراقە و لەکوێ و لەکوێیە ئێستا تاریخ عاشمی کە تەنیا لەگاتی ڕاکەن بۆ لای کاک مەسعود یا ڕاکەن بۆ لای مامجەلال لە سلێمانی هەر ئەمانە کار بەدەست نەبوون ئەیانتوانی ئەو قەرارانە تەطبیقکەن ئایا ئەگەر کوردەکانی خۆیان بچنە پێشەوە ئەمە واقعەکە وایان بەڵێ کاک عومەر کاک عومەر لە شاری سلێمانی سوپاس بۆ سەرنجەکانت ڕێباز لە چەمچەماڵەوە لە گەلمانە السلام عليكم. عليكم السلام. سپاس دەکەم برای بەڕێزم. سلام. ئەوە سەبارەت بە دەوەرەکەت براکەم. بەڵێ. وڵی من بەڕاستی حەز دەکەم ئەم جارە سەرکردە کوردەکانی ئێمە خۆیان بەوە مەشغوڵ نەکەن کە ئەم لایەنە بەیەکەوە ئاشتەوەکەنەوە. بەڕاستی ئێمە لە 2003 کاتێکی زۆر گرینگمان لەدەستدا بۆ گەڕانەوەی ناوچە دابڕاوەکان بەڵام ئێستا وەک فرسەت وایە بۆ ئەوەی ئەم جارە بە تەواوەتی بیگەڕێنینەوە داکۆکی لە مافەکانی خۆمان بکەین بەڕاستی ئەگەر بهاتە لە 2003 تون بووینایە و بەڕاستی لەوەی کە هینمان کردە ئێستا هین کەرکووک بە تەواوەتی گەڕا بۆ سەر هەرێمی کوردستان و ناوچە دابڕاوەکان کرد ئێمە خۆمان بەوە مەشغوڵ نەکەین کە ئەمان شەڕەنیان ئاژاوان نەکەن ئەمە فرسەتە بۆ ئێمە وە جاری یەکەم جار فرسەتێکی زۆر زۆر بۆ باش بێت ساڵ بە ساڵ ینی بۆ ئێمە زەحمەتتر و قورسترە بێت هەتا ئەمان مەشغوڵ بن بە شەڕ و ئاشاوە ئێمە مەشاکیلی خۆمان حەلکەین بێت بین ناوچە دابڕاوەکان بەڵێ کاک ڕێباسانی پێت وایە لە کاتێکا کە عێراق کە ڕوبەڕووی ئەم تەنگیژە بۆتەوە قەیرانەکە بەرەو ئاڵۆزبوون بڕوە شەڕ دروست بێ کورد بتوانێت لە عێراقا ئامانجەکانی خۆی بەدەست بێنێ لە چارچوەی شەڕ لە چارچوەی گرژی ئاڵوزی قەیران لە ناو پەرلەمان لە ناوکوی سیستەمی سیاسی لە عێراقدا کوردیش بتوانێت ئەهدافەکانی خۆی لە چارچوەی ئەم شەڕ و ئەم کریز و قەیرانەیە بەدەست بێنێ بەڕای تو وەڵی ئەوها بەدەست چونی ئەمە عێراق نییە بڵین عێراق بەردەوام شەڕی تیا هەبێ بەڵام ئێمە ئەگەر بمانەوێت لە حاڵەتی ئەوهایە ئەتوانین مافەکانی خۆمان بەدەست بێن بێت و شتەکە ئەوەن بێت و خۆش بێتەوە پێش ئێستا مالیکی چەند ینی داکۆکی لەسەرواکە نابێنەوە لە هەرێمی کوردستان دەرکرێ و ئەو کۆمپانیایش هینە دەین ئەگەر بێت و ئەمان بێنەوە سەر ئیسراحەت و ینی ئاژاوایان نەبێت بێگومان نییە ئەوەی کە کورد ئێوێ هیچی بۆ ناکرێت بەڵام ئێستا ئەگەر بێت و تۆزێ ئەوان شەڕیان هەبێیان شتێ ئێمەش با بۆ ئافرینەکەەوەی کە پێمان بڵێن کورد فیدراڵی و فیدرالی ویستەوە ئەو شتانە با بۆم ئافریانانە خۆمان مەشغوڵ نەکەین بەمانەوەی کە پێمان بڵێن ئافرین بەڕاستی کورد فیدرالی ویستە و نازارە بەڕاستی پێویست ئەکا ئێمە بگەڕینەوە سەر ئەوەی ئێمە چیما پێکمان ئەوێت لەم حاڵەتانەیە بەڕاستی بەدەست دێ خۆمان مەشغوڵ نەکەین بەڵێ کاک ڕێباس دەریامان لەگەلە لە ڕانیا بەرە کاکیا کۆ کاکیا کۆم کاتەوە باش زۆر سپاس کاکیا کۆ لە کەرکووکەوە بەڵێ کاکە دەربارەی تەوەرەکەی ئیمشەوت بەڵێ دەستخۆشی لێکم سپاس دەربارەی عەلاوی و تارق هاشمی بەڵێ کاکە ئەوان هەرلیانە قەومێ خوانەکەنە کوردستانە بەڵێ وەک تریش لە بەغدای شتێ وە کورد جێبەجێ ناکەن بۆ مەسەلەی مادەی 140 هێزی پێشمەرگە ئەوان ناکۆکیەکەن لەسەرەوەی کەوا هێزی پێشمەرگە سەرجێشی عێراقی مادەی 140 هەتا ئێستا هیچ بڕیارێکیان تەطبیق نەکردووە هیواداری کەوا ئەوانی سەرۆک بارزانی و بەڕێز سەرۆک تاڵەبانی هەتا بڕیاری کورد جێبەجێ نەکرێ ئەوان لێرە وەڵای زانیشتیان لەگە نەکەن بەڵێ دەربارەی حافزی پێشووی کەرکووکش بڵێن عەبدوڕەحمان هیوادارین بەرنامەیەکی لەسەر دابنی بۆ ئەوەی ڕاوبۆچنی خەڵکی کەرکووک پێشووکەوە چی بۆ کورد کردووە لە کەرکووک چی نەکردووە بۆ خەڵکی کەرکووک بەڵێ کاکە کۆ بە تاکید سەرنجی تۆ لەبەر چاوە دەگرم بەڵێ باوکی ئارێس هەر لە شاری کەرکووکەوە
ئەم کاتت باش بە هەموو کاتێکت کاکە دەستخۆشی بەرنامەکە لێکم وەڵی کاکە بۆ وەزعی کەرکووک وەزعی ئێرا خەتایسە ئەنە دیێزی پێشمەرگە ئیسمان بۆ ناکە بەغا ئیسمان بۆ ناکە و بەغاوانەکە کاکە ئیسە خۆیۆزی وەزی بەغا ناخۆش ئەمێناتنە بۆ هەرمی کوردستان کاکە لەوێ ئیشەکەن ئیسا میشەکانە بدەست خۆمانە بەس سەر دەگا خۆمان ڕاست ناکەن کاکە لەگەڵمان ئەگەر ڕاست بکەن ئەوانە دێتە سەر شاژەڵە پێشمەرگە 750 بەڵێ من پێشمەرگەیەکەم 11 ساڵە پێشمەرگەم 580 ناوەرەگرم کاکە بەڵێ تەلەفۆن بۆ جەبارێوارەکەم جەبارێەوە کاک جەبارەڵێتی ئەڵە شملێواکە لەما کاتە قایمە مەعاژی ئێمە ڕۆیە شمل ئێمە ناکە کاکە داواکانی تر شتێکمان بۆ بکەن و مەمنونتانم بۆ یێزی هەفتە سەرۆکایەتی ئەرکان یێزە پشتیوانەکانی دوو کاکە بەڵێ کاک باوکارێس سپاس پێندێکێت ئاریمان لەگەلە لە هەڵەبچە ئەلو بەڕێزگیان باسیت زۆر سپاس کاکاری سەلامەت بژیت وەڵی برای بەڕێزم نسبەت بە بەرنامەکەتەوە ئەبێ ئێمە وەکو کورد وەکو بەڕێز مامجەلال کاک مەسعود یعنی ئەبێ ئەم هەلە بخۆزینەوە چونکە لە پێشووە لە ڕابردووە پێش پرۆسەی ئازادی عێراق 2003 ئەگەر ئێمە لە بیرمان بێ ئەم هێزە ئۆپۆزیسیۆنانەی ڕژێمی پێشووی بەعز هەمویان لە کوردستان نابوون وا بوو اینجا هەمویان زەوی و خان و هەموو شتێکیان هەبووە ژیانیان پارێزراو بووە کە کاتە چوونە سەر حکوم ئەوە بۆ بینیمان پێشتر بێنەوە مادەی 50 سا پێڵن مادەی 140 وایە یعنی ئەم مادەیە ئەم هەر ئەمانن هەر ئەم بەڕێزانن لەسەر حکوم لە عێراقا هیچیان نەکردە بۆ ئێمەی کورد ئەبێ ئێمە ئێستا ئەمان لیان خۆماوە ئەم هەلە بخۆزینەوە بە دیکۆمنتێ بە نووسراوێک یعنی کە ئەوان حاڵیان وایە ئێمە هەلەکە بخۆزینەوە کورد هەلەکە لە چ ڕۆیەکەوە بخۆزێتەوە وڵی هەلەکە لەوەی ئێستا ئەوان کابراوتی ئەم شتە ساق بۆ تۆ بەسەریان ئەگەر ساق نەبوونێتۆ ساق نەبوو بێتەوە پیاوێکی وەکو تاریخ هاشمی یەکری سەرۆک کۆماری عێراقە چۆن ئەوە بەپە لە پر ڕووزە خۆی گەینە دێ هەولێر یا کابرای یەکو عەلاوی بەڵێ کاکاری ئەمانە لە کای عێراقا شتیان بەدەستە بەڵێ کاکاری دیارە کاتمان دوا پەیوەندیە کاتمان بەرەو کۆتایە زۆر دای لە بورینەکەین کاکاری لە هەڵەبچە و سوپاس پەیوەندێکێت بەڵێ شەماڵ حەسەن ئەڵێ ئەوانەی دوێنێ نەیان دەهێشت مافەکانی کورد و مادەی 140 جیبەجێ بکرێت ئەمڕۆ بەرپرسانی کورد خۆیان داڵدە دەدەن و دەیان پارێزن هەروەها ساناڕاست ئەڵێ من وەکو کوردەیەکی دەڵێ من نابێ کورد دیفاع لە هاشمی نەکەن بە کورد جێک خەمخۆری ناوچە دابڕاوەکانی مادەی 140 و 58 بخۆن سوپاسی گشتکارمەند سوپاس بۆ تۆش بەڵێ تەماشاوانە نێژا بەوەیەکی جێزگەشتمەداویە تەوەری ئیر و یە بەرنامە و بەرنامە خەلک مایکی خەلک دیگە ڕێز و حرمەتین من بۆ تافارەیە کاروا سوپاسین من بۆ هەفکارین من لە پشکا کۆنتڕۆلی و کامێرەمانە و هەمیان هەیە بە هەف گەشتنەکردن هەر شاد و بەختەوەر بن